عزیزان سڵاوتان لێبێ فەرمو و نێو کورتێک لە هەواڵەکان. سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران یاریمی کوردستان داوای لە لیژنەی باڵای دامەزراندن کردووە بۆ ئەم ساڵی نوێی خوێندن پرۆسەی دامەزراندنی مامۆستایان ڕاستەوخۆ لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی پەروەردە و پارێزگا و قەزاکان جێبەجێ بکرێت. باپی ڕاگەندراوێکی وەزارەتی پەروەردە کە لە سایتی فەرمی وەزارەتدا بڵاو کراوەتەوە ئاماژە بۆ کراوە لەسەر پێشنیازێکی وەزارەتی پەروەردە سەبارەت بە پرۆسەی دامەزراندنی مامۆستایان بۆ ئەم ساڵی خوێندن ڕاستەوخۆ لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی پەروەردەکانی پارێزگا و قەزاکانەوە جێبەجێ بکرێت. سەرچاوێکی پۆلیس لە پارێزگایان بەڕای گەیاند درەنگانێکی شەوی ڕابردوو کەسێکی خۆکوش بۆ ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکراوە لە باکووری شاری ڕوومادی خۆی تەخاندەوە بەهۆیەوە 11 کەس بوونەتە قوربانی. سەرچاوەکە کە نەویستە نایاشکرا بکرێت بە سۆمرەنی زڕاگەیان خۆکوژەکە خاڵێکی پشکنینی لە نزیک نەخۆشخانەی گشتی لە باکووری شارەکە کردووە ئەمانوت کە لە ئەنجامدا 4 پۆلیس کوژراون و 7 دیکەش بریندار بوون. سەرۆکی هاوپەیمانی نیشتیمانی داوای بەستنی پەیوەندی استراتیژی ماوە درێژی لەگەڵ تورکیا کرد و تاکیدیشی کردەوە سەردانەکەی سەرۆکی حزبی گەلی کۆمەری تورکیای ئۆپۆزیسیۆن بۆ عێراق بریتی بوو لە نوێنەراتیکردنی گەلی وڵاتەوە بۆ بەدیهێنانی ئامانجەکانی بووە. لە دوای پێشوازیکردنی لە کەمال کلیجدا ڕاوهڵۆ و ژمارە گەلاندەمانی پەرلەمانی تورکیا ئیبراهیم جعفەری ڕایگەیاند کە لەو کۆبنەوەدا گفتوگۆ لەبارەی گرنگترین پرسەکانی نێوان هەردوو وڵات و پتەوکردنی پەیوەندیەکانیان کراون بە شێوەیەک خزمەت بە بەرژەوەندی هەردوو گەل بکات. ئامینداری گشتی نەتەوە یەکگرتووەکان داوای لە حکوومەتی دیمەشق کە ڕێگە بە پشکنەرانی ڕێکخراونی دەوڵەتەکان بدات بەبێ دواکەوتن لێکۆڵینەوە لە گەری بەکارهێنانی چەکی کیمیایی لە ڕیفی دیمەشق لە سووریا بکات. بانکیمون ڕایگەیاند کە لە هەوڵێوەدا حکوومەتی دیمەشق قایل کات تا تیمەکەی نەتەوە یەکگرتووەکان بە خێرایی دەست بەکارەکانیان بکەن و وتیشی هیچ بەیانێک بۆ ڕەتکردنەوەی ئاشکرابوونی ڕاستی بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن حکوومەتیان ئۆپۆزیسیۆنەوە نییە. ئاژانسی فرادنی وەز بڵاوی کردەوە تەنها لە ماوەی 2 ڕۆژدا لە زیندانەکانی کەرەت، ئەدەبێڵ، ورمێ، تەورێز، هەندیجان، عێراق و جارۆم کۆماری ئیسلامی ئێران زیاتر لە 29 کەسی بە تۆمەتی جیاجیا لە سێدارەداوە. بە پێواڵەکە سەرلەبەیانی دوێنێ 5 کەس لە زیندانی ڕەجایی شاری کەرەج و 5 گیراوی دیکە لە ورمێ و 6 گیراوی دیکەش لە قزل حەساری کەرەج لە سێدارە دراون و هاوکاتی سەرلەبەیانی ئەمڕۆ 5 گیراوی دیکەش لە زیندانی ناوەندی عێراق لە سێدارە دراوە. لە بەیاننامەیەکدا کە ڕۆژنامەی سەباحی شێوەفەرمی دەوڵەت بڵاوی کردوەوە عەلیعەلا غەمینداری گشتی ئەنجومەنی وەزیران ڕایگەیاندووە زیادکردنی موچەی فەرمانبەرانی پلەنزم و ناوەندەکان پێویستی بەوە نیە لە پەرلەمانی عێراقدا یاسای نوێی بۆ دەربکرێت و پێویستیشی بەوە نیە ڕەزامەندی پەرلەمانی عێراق وەربگیرێت بۆ جێبەجێکردنی بڕیارەکە. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا کامەران.